سڵاوتان لەبێت بەڕێزان بەژمارە لەگەڵتانین بۆ شیکردنەوەی ڕێژەی بەشداری کورد لە کابینەکانی حکوومەتی عێراق لە دوای 2023 کە نۆ کابینە پێکاتوە و کورد بەشداری تێدا کردووە. کابینەی یەکەمەوە دەست پێ بکەین کە کابینەی ئەنجومەنی حکومە لە عێراق دیارە ئەنجومەنی حکم لە 2023 تاوەکو 2004 پێکاتووە. ئەنجومەنی حکم خۆی لە 25 کەس پێکاتبوو کە پێنجیان کورد بوون لەو ڕێژەیە لە 105 کووردە. ئەنجومەنی حکم بە بڕیاری پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق پێکاتبوو و کابینەیەکیشی پێکێنا بڵین ئەنجومەنی حکم کە کابینەکە بەم شێوەیە بوو لە 2003 بۆ 2004 بوو کابینەی ئەنجومەنی حکم کە یەکەمین کابینێ لە دوای ڕوخانی بەعس پێکات لە 25 وەزارەت پێکاتبوو کە لە سەدا 25 ڕێژەی بەشداری کورد بوو لە کابینەی یەکەمی ئەنجومەنی حکم. وەزیرە کوردەکان کە بەشدار بوون لە کابینە یەکەمی ئەنجومەنی حکم کە یەکەمین کابینە بوو لە حکوومەتی عێراقی نەسرین بەرواریە کە وەزیری ئاوەدانکردنەوە، عەبدوڕەحمان سدیق وەزیری ژینگە، هۆشیار زێباری وەزیری دەرەوە، محەممەد تۆفیق ڕەحیم وەزیری پیشەسازی و کانزاکان، لەتیف ڕەشید وەزیری سەرچاو ئاویەکان. ئەمە کابینەی ئەنجومەنی حکم بوو. کابینەی ئایەت عەلاوی کە کابینەکەی ئەویش نزیکەی ساڵێکی خەیاند. کابینەکەی لە 2004 بۆ 2005 بوو لە 31 وەزارەت پێکاتبوو. ڕێژەی کورد لە کابینەکەی ئایەت عەلاوی کە کابینەیەکی کاتی بوو لە 118 کورد بە لە 118 بەشدار بوو کە ئەندامانی ئەنجومەنی وەزیرانی پێکێنابوو. بەڵێ وەزیرە کوردەکان ئەوانەی کە بەشدار بوون لە کابینەی ئایەت عەلاوی بۆ نمونە جێگیری سەرۆکوەزیرانمان هەیە بەرهەم ساڵح، هۆشیار زێباریمان هەیە وەزیری دەرەوە، نەسرین بەرواریمان هەیە وەزیری شارەوانی، لەتیف ڕەشیدمان هەیە وەزیری سەرچاوئاویەکان، بەختیار ئەمینمان هەیە وەزیری مافی مرۆڤ، نەرمین عوسمانمان هەیە وەزیری کاروباری ژنان بووە. دیارە جگە لە جێگیری سەرۆکوەزیران 5 وەزیر لە کابینەکەی ئایەت عەلاویدا هەبوو. بەڵێ کابینەی ئیبراهیم جعفەریە، کابینەی ئیبراهیم جعفەریش ساڵی 2005 بۆ 2006 پێکات کە لە 31 وەزارەت پێکاتبوو. ڕێژەی بەشداری کورد لەو کابینەیە لە 125 بوو. بەڵێ وەزیرە کوردەکان ئەوانەی کە بەشدار بوون لە کابینەکەی بۆ نمونە ڕۆژنووری شاوەی سەبووە کە جێگیری سەرۆکوەزیرانە، هۆشیار زێباریە وەزیری دەرەوە، بەرهەم ساڵح وەزیری پلاندانان بووە، جوان فواد معسووم وەزیری گەیاندنە، عەبدولباست کەریم وەزیری بازرگانیە، نەرمین عوسمان وەزیری ژینگەیە، ئیدریس هادی وەزیری کاروباری کۆمەڵایەتی بووە، هەروەها لەتیف ڕەشید وەزیری سەرچاوەکانی یاو بووە، بامان شێوە نەسرین بەرواری لەم کابینەش دووبارە بۆتەوە وەزیری شارەوانی بووە. واتە ڕێژەی کورد لەم کابینێ بە ڕێژەیەکی زۆر وەزیر بەشداری کردووە. بەڵێ کابینەی نووری مالیکی، کابینە یەکەمی نووری مالیکی کە ساڵی 2006 بۆ 2010 کە ئەو کاتەش مام جەلال سەرۆک کۆماری عێراق بوو. کابینەکەی یەکەمی نووری مالیکی دوایەوە هات کە کورد نیگەرانی هەبوو لە ئیبراهیم جعفەری پێوا بوو کە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانی جێبەجێ نەکردووە بە تایبەت مادەی 140. ڕێژەی لە 26 وەزارەتی کابینەکەی مالیکی لە 126 کورد بوو. بەڵێ وەزیرە کوردەکان کە لە کابینە یەکەمی مالیکی بەشدار بوون بەم شێوەیە کورد بە 7 وەزیر بەشدار بوو لە کابینە یەکەم. بۆ نمونە جێگیری سەرۆکوەزیرانی شەبووە کە بەرهەم ساڵح جێگیری سەرۆکوەزیرانە، هۆشیار زێباری وەزیری دەرەوە، علی بابانە وەزیری پلاندانان، لەتیف ڕەشید وەزیری سەرچاوەکانی یاو، نەرمین عوسمان وەزیری ژینگە، بەیان دزەیی وەزیری ئاوەدانکردنەوە بووە، فەوزی حەریری وەزیری پیشەسازی و کانزاکان، دارە نورەدین وەزیری داد بووە. بەڵێ بچینە سەر کابینەی دووەمی نووری مالیکی کە لە ساڵی 2010 بۆ 2014 پێکات. ئەم کابینە دیارە لە هەولێر پێکات، ئەو کاتەش کورد 19 خاڵی هەبوو بۆ بەشداریکردن لە کابینەکە، بەڵام دوای 2 ساڵ پەیوەندەکانی هەرێم و بەغداد بە تایبەتی مەسعود بارزانی و نووری مالیکی تێکچوو. کابینەکەی لە 2010 خولی دووەمی مالیکی لە 28 وەزارەت پێکات بوو. ڕێژەی بەشداری کورد لە کابینەکەی دووەمی نووری مالیکی لە 13 بوو. بەڵێ وەزیرە کوردەکان ئەوانەی کە بەشدار بوون لە کابینەی دووەمی نووری مالیکیە 5 وەزیری کورد بەشداریان کردبوو لەو کابینەیە.
بۆ نمونە ڕۆژ نووری شاوەیسمان هەیە کە جێگیری سەرۆک وەزیرانە، هۆشار زێباریمان هەیە وەزیری دەرەوە، دیندار نەجمان دۆسکیمان هەیە وەزیری کۆچ و کۆچبەرانە، مەجید حەمە ئەمینمان هەیە وەزیری تەندروستیە، خەیڕوڵڵا حەسەنمان هەیە وەزیری بازرگانیە، یاسین حەسەنمان هەیە وەزیری دەوڵەتە. دیارە دوای یەک ساڵ لە کابینەکەی نووری مالیکی بەشێک لە وەزیرەکان بەتابەتەوەی کە وەزیری دەوڵەت و ژمارێکی زۆر لە وەزیری دەوڵەت هەبوون لابران دوای ساڵێک لە کابینەکە بڵێن ئیزندران بە پاساوی بچووکردنەوەی کابینەکەی. کابینەی دواتر کە کابینەی حەیدەر عەبادیە لە ساڵی 2014 پێکات بۆ 2018 لە 28 وەزارەت پێکاتبوو ڕێژەی بەشداری کورد لەم کابینێش لە سەدا 17 بوو. لەم کابینێش بە 4 وەزیر بەشدار بوو لە کابینەی عەبادی. جگە لە وەزیرەکان جێگیری سەرۆک وەزیرانمان هەیە ڕۆژ نووری شاوەیز، هۆشار زێباریمان هەیە وەزیری داراییە کە هەر لەم کابینێش لە 2016 بە تۆمەتی گەندەڵی لە پەرلەمانی عێراق متمانەی لێوەرگیرایەوە. فریاد ڕواندزیمان هەیە وەزیری ڕۆشنبیری، دەرباز محەممەدمان هەیە وەزیری کۆچ کۆچبەران، بەیان نووریمان هەیە وەزیری کاروباری ژنان، سامان عەبدوڵڵامان هەیە وەزیری دەوڵەت. دیارە دوای ساڵێکیش لەم کابینەیە بچوو کرایەوە وەزیری کاروباری ژنان و کۆمەڵێک وەزیرتر کە وەزیری کاروباری دەوڵەت بوون ئەوانیش لابرن. بەڵێ کابینەی دواتر کابینەی عادل عەبدولمەهدیە لە ساڵی 2018 بۆ 2020 پێکات. دیارە تەمەنی کابینەکە 2 ساڵ بوو. کابینی عادل عەبدولمەهدی لە 22 وەزارەت پێکاتە بوو. ڕێژەی بەشداری کورد لە کابینەکەی عادل عەبدولمەهدیە لە سەدا 13 بوو. بەڵێ کورد بە 3 وەزیر بەشداری کردبوو لە کابینەکەی عادل عەبدولمەهدی. فواد حسێن وەزیری دارایی بوو لە پشکی پارتیە، بە هەمان شێوە بەنگی ڕێکانی هەر وەزیری ئاوەدانکردنەوە لە پشکی پارتی بوو لە کابینەکەی عادل عەبدولمەهدی. فاروق ئەمین وەزیری داد بوو لە کابینەکە. دیار دوای خۆپیشاندانەکانی 2019 عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشایەوە. بەڵێ بچینە سەر کابینەکەی مستەفا کازمی. کابینەکەی مستەفا کازمی ساڵی 2020 بۆ 2022 2 ساڵ و 5 مانگ بوو. کابینەکەی مستەفا کازمی کە لە 22 وەزارەت پێکات بوو. بە هەمان شێوەی کابینەکەی عادل عەبدولمەهدی ڕێژەی کورد لە سەدا 13 بوو وەزیرە کوردەکان. دووبارە 3 وەزیر بوو لە کابینەکەی مستەفا کازمیە کە فواد حسێن بوو بە وەزیری دەرەوە لە پشکی پارتیە، نازەنین محەممەد وەزیری ئاوەدانکردنەوە بوو، سالار عەبدوستار وەزیری داد بوو. لەم کابینەیە 2 وەزیر بۆ پارتی بوو، وەزیرێک بۆ یەکێتی بوو. دوا کابینەکەی محەممەد شیع سوودانیە کە لە 27 2022 لە پەرلەمانی عێراق متمانەی پێدرا. کابینەکەی لە 23 وەزارەت پێکاتووە و کە ڕێژەی بەشداری کورد لە کابینەکەیدا لە سەدا 17. بینە سەر وەزیرە کوردەکان. بەڵێ وەزیرە کوردەکانی کابینەکەی محەممەد شیع سوودانی. بەڵێ دیارە کورد لەو کابینێ پشکەکەی 4 وەزارەتە تاکو ئێستاوەی کە ئێگلا کراونەتەوە بۆی ناکۆکی پارتی یەکێتی تاکو ئێستا 2000 ئێگلا نەکراونەتەوە نازانی کێ دەبێت بە وەزیر. ئەوەی کە متمانی پێدراوە تا ئێستا فواد حسێن وەزیری دەرەوەیە، خالید چوانی وەزیری دادە، فواد حسێن لە پارتی، خالید چوان لە یەکێتی. ئاوادانکردنەوە یەکلا نەبەوەتەوە بەس باز لەوە دەکرێت کە پشکی پارتی ژینگەش یەکلا نەکراوەتەوە، باز لە ئەوە دەکرێت کە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. بینە سەر سەرۆک وەزیرەکان. ئەمە سەرۆک وەزیرەکانن تاکو ئێستا کە لە دوای 2023 بوون بە سەرۆک وەزیران. ئایەت عەلاوی هەیە 2004 بۆ 2005، ئیبراهیم جعفەری هەیە 2005 بۆ 2006، نووری مالیکیە کە زۆرترین ماوەی حکومڕانی هەیە بۆ 2006 بۆ 2014، عەبادی 2014 بۆ 2018، عادل عەبدولمەهدی 2018 بۆ 2019، مستەفا کازمی 2020 بۆ 2022، محەممەد شیع سوودانیش 2022. بڕۆین بۆ سەرۆک کۆمارەکان. بەڵێ سەرۆک کۆمارەکان. دیارە یەکەم سەرۆک کۆمار غازی عاجل ریاوەر بوو کە لە پشکی سوننە بوو بۆ ماوەی 1 ساڵ دەسەدەمی کابینەی ئایەت عەلاوی سەرۆک کۆماری عێراق بوو 2004 بۆ 2005. دواتر جەلال تاڵەبانی 2005 بۆ 2014 سەرۆک کۆماری عێراق بووە. دواتر فواد معسووم 2014-2018 بووە. بەرهەم ساڵح 2018-2022 بووە. ئێستاش لەتیف ڕەشید
22 بووە. ئەمە ڕێژەی بەشداری کوردە کە لە زۆربەی کابینەکان بە ڕێژەیەکی زۆر بڵێن بەشداری کردووە، بەڵام نەتوانراوە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە مەسلەی مادەی 140 مەسلەی پێشمەرگە پشکی هەرێم جێبەجێ بکرێت و مافە دەستوریانە وەرز بێنرێن لە عێراق. بەڵێ تا پێتان دەگەینەوە بەخواتان ئەسپێری.